سلااوڕێز هاوڕێنێژە هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە شوێنێکی دنیان. ئەم شەو بۆ یەکەم جار لەگەر دەوڵەمەندێکی زوڵم لێکراو لە هەولێر گفتوگۆیەکمان دەبێت. سەرەتا سوپاسی کاک تابلۆ نەوزاد دەکەین کە ئەم شەو میوانی ئێمەیە. کۆمەڵێک نهێنی زۆر تایبەتمان لە بۆ ئاشکرا دەکات لەسەر مافیاکانی کوردستان، بە تایبەت دەڤەری سەوز و دەڤەری زەرد، لە شێوازی سەرانەساندن لە دەوڵەمەندان، ئەشکەنجەدانیان، ڕفاندنیان، هەڕەشەی تیرۆر بە شێوازی زۆراوجۆر. ئەم چاوپێکەوتنەی ئەم شەو سێ بەشە، ئەمە بەشی یەکەمیتی. لەم سێ بەشەدا باسی هەولێر و سلێمانی دەکەین. ئەم شەو وەکو یەکەم ڕۆژمان ئەم بەرنامەیە باسی سلێمانی دەکەین، وەکو بەشی یەکەم مافیاکانی سلێمانی چێنە، چیان کردووە بەرامبەر بە کۆمپانیای نەوزاد و کاک تابلۆ و باوکی کاک تابلۆش، ساڵی چەند بووە، چۆن ڕوویدایە، هەموو بە وردی باز دەکەین. ئەمە بەشی یەکەم دەبێت. بەشی دووەم و سێەمی تایبەت دەبێت لەسەر هەولێر، بۆیە من زیاتر درێژی ناکەمەوە، ڕێگا بە کاک تابلۆ دەدەین ئەو گفتوگۆی نێوانمان کە پێشتر تۆمارمان کردیە، ئێستا دووبارە لێرە بۆ ئێوەی خۆشەویست لێ دەدەینەوە. ئەمە لە چێندا ڕادەست پێ بکەین مام تابلۆ؟ والله با لە ساڵی 2006 دەست پێ بکەین. زۆر باشە. باش کاکە جا ئەمە ناوم تابلۆ نەوزاد محەممەدە، کوڕی نەوزاد محەممەدیمە. ئەوەی لە ساڵی 2006 کۆمپانیای نەوزاد کە هاتە کوردستان لە سلێمانی تەقدیمی پرۆژەی تابلۆی کرد لە سلێمانی 5,000 خانووی نیشتەجێ بوو کە خانوەکان فرۆشتنی خانوەکانیش بڕی تێچوو زایت $1000 قازانج بوو لە بۆ کۆمپانیای. و لە نەفسی کاتیش پێش تەقدیمی سلێمانیش بکەین لە هەولێرش تەقدیمی پرۆژەی هەر نەفسی پرۆژەمان کرد. ڕۆتینیات و ئیجراعاتی پرۆژەی معاملەی پرۆژەکە لە هەولێرێ زۆر بە سست و خەستە ڕۆیشت. ئەویش سەبەبی دکتۆر نووری بوو. ئەو وەختی بەرپرسی سەرۆک ئەنجومەنی پارێزەر، سەرۆک ئەنجومەنی ڕئیس دیوانی ئەنجومەنی وەزیران بوو کە پێ دەڵێن. نفسی کاتیش لە سلێمانی بە سلێمانیە کە بوو وەکو شخصەکە بە ناوی ئاسۆ ئیسماعیل بوو. بەڕاستی پیاوەشی خەمخۆری سلێمانی بوو، یعنی زۆر هەولیدا تا پرۆژەکەمە سەرکەوت، بەس چەند کێشەشیان دروست دەکرد. ئەویش هەر نیان دەویست، ئەویش هەمی پارە و شتواشیان دەویستە. من بابیشم گەڕا بۆ باقلێتی ئەوڕۆپی بەبەر هاتیمە منی شەشی خێرێ دەکەم، خانی دروست دەکەم، خانی نێک $10,000 بامە بەش خۆم قازانج. ئەمن $1000 عادەکە حکومت بدە، وەکو بلێ من و حکومت مشارەکەی پرۆژەشی خەری دەکەین. عاد لە حکومت ئەمنیش دروستکردن لەداینم، یعنی شتێکی هەرزان. باش وەڵا کاکە دەستمان بە نەخشە کێشان و سایتپلانی شارەکەی کردو، بەس هەریش سلێمانی ئاخری کێشەیان دروست کرد، گوتیان کێ دەران بوو ئیمکانێتتان هەیە ئەو پرۆژێ بکەن، ئەو دروست بکەن. باشە کاک ئاسۆ ئیسماعیل لەوێ یادی بەخێر بێ، پیاوەی ساک بوو، وتی باشە کاکە چوو لەگەر کاک عومەر فەتاحوان سەرکراتەوە، وتیدا داوا دەکەن $100,000 وەکو زەمان بخۆیم لە پێش تەوقیعی مەشروعەکەی و عادەکەتان بدەنێن بەر بکەن. ئەویش هەر کێشیانەوە دروست کردین. چوونە لای کاک کۆسرەتی ئێکە بە ناوی حاجی سەلیم نەجمەدین بوو، ئەویش ئیشی دەکرد، ڕەفیقی برادراتی گەنجاتی بابم بوو. وەڵا چوو کاک حەسەن گوتی هەر ئەست هەر نەفسی کات تەلەفۆنی کرد بە کاک ئیسماعیلی گوتی ئەستە لۆیان دەڕوێنم مەشروعەکەی. چوون یەک قسەی کرد، ئێستاش لەبیرم نایە، گوتی کاک حاجی سەلیم ئاسۆ ئیسماعیل گوتی کاک حاجی سەلیم ئێستا ئەنگۆ نفسی پرۆژەتان تەقدیم کردووە لە هەولێرێ، لە حکوومەتی هەولێرێ. ئێستا لە حکوومەتی مە
ئیشیمە باش دەروایانە حاجی سەلیم ئەستا گوتی و گوتی هەولێر ئێستا لەژنەک دانرا بە ئەمریکا گەنێت سروانی گوتیتیان لەژنەکەش بەسەرپەرشتی محافظی وەزیری ناوەخۆ وەزیری شارەوانی وەزیری گەشت و گوزار و ئەوانە عادەکەمان لە ماوەی هەفتەیەک دوو هەفتێ بۆ تەرخان دەکەن گوتە باشە ئەگە لە ماوەی دوو هەفتێک گوتە من ئێستا لەسەر ئەو عەرزەی گۆیژەی لە سلێمانی ئەوە تا ئێستا لە بناری گۆیژێ ئەوە تەوقیعم کرد ئەو عەرزە بۆنگۆ بوو یعنی لە عینادی کە هەولێر ئیشەکەمان بزوو لە دەڕوێنی دایانە مەعاردەکەی کە دەستمان پێ کرد و ئیشی خۆمان کرد و 100,000 دلاری خۆشمان هاوێشتە بانقی و زەمان دەستمان بە ئیشێ کرد بەردی بیناغەمان دانا و عومەر فەتاح هات و چەند وەزیریت کە هاتن و وەزیری تەندروستی بە حکومەتی سلێمانی وەختی کە ئەنجومەنی وەزیرانی سلێمانی هاتن دەستمان بە ئیشەکان کرد و چ مشکلەمانەوە بەردی بیناغەمان دانا مقاول هاتن و هەندێک مقاولی گسکە هاتن و فۆرممان تەوزیع کرد و یعنی بابشم سەردانش کا کۆسەتی کرد کە هاتەوە بەخێر حاجی سەلیم لەگە خۆی بردی ئەو وەختی کە چوونە لای کا کۆسەتی وەدەم دایکیشم نەگەریان بوو یعنی بەڕاستی کا کۆسرەت ئەوەی لەو پرۆژەکە کە نزیکی نەکەت کە ئەزێتی نەدان پشتیوانی کردین ئاسۆ ئیسماعیل بوو لەگەر کا کۆسرەتی بوو کە گوتی هیچم ناوی هیچیش وەرناگرین ماتۆل ئەنگۆ ئێوە شتەچی باش دەکەن هاویارمەتی خەڵک دەدەن و پارەی زۆر نییە و کەم دەرامەت بەکەرچی دێ ئەوە سەری هەموویتی ئاگاتان لە فەقیر و فقەراتی بێ و لەگەر شخصێکی تریش بە ڕەحمەت بی ئێستا ڕاکلێرن لە ژیانەمەوە کاک نەوشێرا مستەفا ئەویش سوی نەکنی بەڕاستی گوتی من هەموو ێسان کاریشکم پێ دەکرێت بەس نایکەم نەکو بلەنگەندەڵە شتەشی لەو کۆمپانیە وەرگرتێ بە سەردانێکمان کرد سەردانێکی زۆر گەرم و خۆش حتى بەر دەرگای هات بەڕێشی کردن خۆ حەفیزبوونیشی لێ کرد کاکە پاشان دەستی پێ کرد مامۆستا سەیفەدین هاتە ناوێ قاسم ڕەشید عامر مەفرەزەی بەعسی قەدیم پێشان هاتە ناوێ هەستا هونەری عومەر ئاغای سووسی هات یەکەم جار هات هونەری عومەر ئاغای سووسی بە مۆزەف وەرگیران وەرەقەکەشم هەیە و عەقدەکەشمانەیە کە بە نسبەی سەدا چاری پرۆژەکەی بدەینێ کە ئیش و کاری هەموو ئەیش و کاری دائیرەی و ئەنجومەنی وەزیران و شارەوانی و ئەوانە هەموو بکە وەکو ڕاوێژکارەشی لۆ بەرپرس بەڕێوەبەری کۆمپانیەکەەوەیش نەوزاد محەممەد بوو بابم ینی زۆر سیقەی پێ کرد ینی گەیشتە حەدەچی هەمووی شەکانی دا بۆ دەست کە پێیانگو حاجی هونە لەگو حاجی مۆچویمە حەجێ و حاجیمە دوای هەستان شەری بە حاجی هونەر و لەگەر محمود محامی ئەحمەد نەجار کە محامی شەریکە بوو مقابل پارە بەرامبەر پارەی باشی زۆری وەردەگرت شەریکە چاهینە کابرای چاهینە ناوی مەسیحی بوو ناوی سامی تۆپچی بوو وتیان کاکە ئەو شەریکە ئەوە ئیش دەکا بە دروستکردنی خانەکان و بە تەمویلی بەخۆ دروست دەکە بە سعرێکی بڕێک هەرزان تریش لە بۆ هاوڵاتیان هەرزان تریش دەبی هەستا عەقدەچیان گرێ بەستەچیان تەوقیع کرد لەسەر مەشروعی سلێمانی نسخەکەش موضوع دەکە ناردیتم کە ئەنجومەنی وەزیرانی سلێمانی کە تەصدیقی کردیە موافقەی کردە ئەکە ئەو شەریکە لەگەر کۆمپانیای نەوزاد وە کولانی دوم ئەو شەریکە ئەو پرۆژە دروست بکە هەستا موسیبەتەکە و وەکو بڵێ قومبلە زەڕیەکەی شەریکەی لەو تەقی کە بەینی هونەری و محمود هونەر سوورچی و محمود محامی ئەحمەد لەگەر سامی تۆپچی ئەلەوێ قومبلەکەیان لێدان هەستا محمود محامی گوتی بە دەبی چەند نسخەیەک بی نسخەک لە بۆ شارەوانی و نسخە لەناو ئەو عەقدانە یەک عەقدی تەوقیع کرد بە یەک نسخەی بابم بە ڕەحمەت بی کە 195 شەریکەی نەوزادی پێی حالە کرد ئەویش بەزی مەشروعی هەولێرێ کرد ئی سلێمانی وەکو خۆی دەبینێتەوە یعنی نسخەی عەقدەکەشت بۆ دەنێرم کاکە جا لە بۆ دەلیل باشە ئەوجا ڕۆژێک لە ڕۆژان بابم هەستا گوتی ئەو پرۆژە ئی منە و ئەمن بەجێ ناهێنم نمە پرۆژە سلێمانی پرۆژە لێرە ئەمن سندم خواردی حتا وەسیەتی دەکەم ئەگەر بژمرم بشکوژرێم لە سلێمانی بمشانەوە لە بناری گەیژێ پرۆژەکەی بناری گەژش بە ناوی تابلۆی بوو نیشت پرۆژەی تابلۆ بۆ سێزار خانۆ ئەکە هێوارەیەکیان ئەمن نیورانەیەکیان لە هەولێرە بووم چوومە سلێمانی لەگەر دایکشم بە ڕەحمەت دویش دەما لەگەر حاجی سەلیمی لەگەر خزمەک و لەگەر کوڕە خەزوورەکەم
چوینە سلێمانی بەبام گوتم کاکە من زانیاریم بۆ هاتووە دەڵێن ئەو شەو دەتگرن وەرە گوتی نایم المهم کاکە زۆرم حاوالە کرد گوتی نایم دەرچووم دەوری سعات 6 هەوارە بوو 6 و نیو لە سلێمانی دەرچووم ئەوە گەیشتمە سەیتەرەی تاسلوزەم ڕەددا دایکم تەلەفۆنی کرد گوتی کاکەەوە هاتن ئاسایشێک هاتن بابتیان برد و چێوەیان برد وتیان بردیگەن گرتیان وتێ چەند قسەی ناشرین چەند قسەی پیس باش وتم تازەی زەو شەو ناکرێ من سبەی دێمەوە سێ ڕۆژی پاشتر گەڕامەوە چوومەکن مامۆستا نەزمەتدین مامۆستا سەیفەدینی ئەو وەختی بەرەوە بەرپرسی بەڕێبەری ئاسایشی گشتی سلێمانی بوو چوومەکنی گوتم مامۆستا کاکەوە بامرۆ گیرایە گوتی بابت نەگیرە بابت حجزە لەکنم گوتم چۆن حجزە گوتی بە ئەمری برای بەڕێزە چێ گوتی کاکە ئەمری ئیبراهیمی هەڵۆ ئیبراهیم ئەحمەدیە نازەمە وەختی گوتیان عەسە زۆر بدەم بەرپرسی دەستگای زانیاری بوو لە دەستگای زانیاری بوو نەچێت نازەم لە چێ بوو بە ئەمری ویە باشە گوتم مامۆستا بابم نەخۆشە نەخۆشی زەختی هەیە نەخۆشی سوکەری هەیە هاو دەرمانانەی بدێ کوی دەلەم ئەو هایە والله وبالله وتالله گوتی سندانی لێدا و سەگ بابە گوتی هاتیە پرۆژەکی هینایە ماڵی مەی وێران کردیە لە سێ بەشی کۆبنەوەکانی مەکتەبی سیاسی ئەمە پێشی دەست بە کۆبنەوەی بکەین هەموو بەحسی ئەو کابرا دەکەن دەڵێن گوتی سێ بەشی برادران دەڵێ کو ئەو کابرا لەسەر ئەو چیایە بێ 5 ملیۆن دلار قازانج بن باشە مامۆستا گوتم بام نەخۆشە گوتی بڕۆ بڕۆ دەرێ گوتم باشە مامۆستا والله من چوومە دەرێ سەم تەلەف پەیوەندیم کرد بە وەزارە خارجیەی سویدی بە تەلەفۆنی لەوێ گوتم شەخ مواتنەکتان هەیە بە ناوی فلان کوڕی فلانی ئەوەش ڕقەمی سڕێکەیتی لێرە پێدرم پێشۆ نومەر گوتیان ڕقەمی سەفیری سویدیان دامن لە ئوردن گوتێمەوە سەفارەتمان نییە لە عێراق بە سەفارەتی ئوردنی سویدی لە ئوردن ئیشی و دەوڵەتی عێراقیش دەکە بم باشە قسەم لەگەری کرد گوت ئێستا ئەو کابرای ئەو مدیر ئاسایشی گشتیە ئینگلیزی دەزانی گوتم ناوەڵە کاکە برادر ئینگلیزی نازانی گوتی عەرەبی دەزانی گوتم عەرەبی زۆریان هەیە دەزان گوتی دە باشە ماتوە ڕقەمی یەک دەدەمە ناوی مەدام سەلومە ئوردنیە قسەی لەگە بکە و معلوماتی بدێ ئۆ کاکە قسەم لەگەر مەدام سەلومی کرد پێم گوتی باشە ڕقەمی مدیر ئاسایشی 20 دقەی نەبرد بەخوای کوی دەلەم ئەو حاج سەلیم شاهێدە 20 دقەی نەبرد سەیفەدین تەلەفۆنی کرد ئێ تابلۆجیان غێ دەرێ بابە نەخۆشە لەوەرە لە چێن دەری وەرە دەرمانەکەی لۆ بینە ئەمیم چون دەرمانەکەم لۆ برد لە سنێ هینایە دەرێ گوتی لە غورفەی نەجمەدینی برامدان هاویش کە برای ئەوختی نازەم یان عەقید بوو یان ڕائید بوو لە ئاسایشی ئەید گوتم مامۆستا گوتی کاکە ئەو وەختی پاش تەلەفۆنەکەی کە سەفارەی سویدی لەگەر نەجمەد ئیسمان سەیفەدینی کرد 180 جار دەزگۆڕە قسەی زۆر نەرم بوو زۆر محتەرەم بوو گوتی خواردنی خۆم لە ماڵێ بۆم بینن ئەوەی من دەخۆم ئەویش دەدەمێت لە کاتی داوامیمە ئێوارەش گوتی وەرە سەردانی ماڵێم بکات ئاندیشین دوو قسەی دەکەین بۆم باش چوم کاکە گوتی بەخوای بەدەستە من نییە گوتی برادرا لەکنە منیان گوتی پێشم گوتی نە کاکە ئەو کابرای ئەمری حاکمی نییە ئەمری قەبزی نییە هیچی نییە بەس مەفرەزە بە ئەمرین گۆ مەفرەزەم ناردێ و هینایتم و گرتیتم لەکنە خۆمدانە ئەخەت شتەچی لێ بێ من چ بکەم گوتی گوتم مامۆستا دەبەری دا گوتی ناتان ئەی باش وەڵا کاکە هێوارە چوومەکنی گوتم مامۆستا ئەمر کە چ بکەینەمە بام گوتی کاکە سبەی محمود محامیدێ حاکم محمود ئەوان پێیان دەگوت حاکم محمود چکە یەکێتی بوو چەند فترەك ئەساس پێشمەرگاتی کرد بوو محامیش بوو پێیان دەگوت حاکم گوتی حاکم محمود دێ لەگە حاکم محمودی دانیشن اتفاقی خۆتان بکەن عەقدەک هەیە وەرە لێرە تەوقیع بکەن لە ئاسایشی ئەمە بابکت بەردەدەم گوتم مامۆستا کو دەبی ئەو دەبی ئەخ کاکە کو دەبی بەس دەری بینن ئەخر قانونیەن ئەو عەقدەکە لەکەم بام لە ژووری تو کە حەجزە جیرایە حەق ئەم پێتە دەرێ ئیلغای دەکەینەوە گوتی ناتان ئەنگۆ پیاوەنینە پوچەلیکەنەوە عەقدەی باش لەگە محەمی محمودی دانیشتم کاکە 200 دەفتەر پێش هەموو شتێک دەبی لە سەر مێزی ئاسایشی گشتی پێش لە پێش سەر مێزی سەیفەدین دەبێت دامدرێ دەڕواوە نازانین چییە ئەوە یەک دوو باش مەشروعی سلێمانی بەجێ دەهێنین هیچمان تێدا نییە و هیچمان نامینێتەوە و بە دڵ خۆمان دێنە دەرێ باش کاکە هێوارێ دانیشتنەک نەفسی ڕۆژی پاشی دانیشتنێک بەیانێکی دانیشت لەگەر محمودی دانیشتنی دووەم محمود گوتی بچینە جێگایەکی حاجی هونەریش دەوێ بێ دابنیشی
بۆتم باشە کاکە چون دانیشتن حاجونەریش دانیشت گوتی دەبی ئەو عەقدە هەر تەوقع گوتم تەوقع ناکەم بابا من بۆ کوژدە بەس نایکەم ئەمە خینی خۆمان دانایە ئەو پارە من و باوکم چەند ساڵە غڕی دەکەینەوە ئێستا گۆوی بڵێ کاکە لەو قسانە بووین حاجی هونەر هەستا لە لای دەکە گوتی وەرنە سەری بیکوژن محمود محامی ئەوەی ئەو پیاوەتی کرد ئەوەی کرد خۆی دابەرێ ئەگە نادەیان کوشتم چێ بوو پۆڵۆی کوڕی شاڵاوی عەلی عەسکەری و حیمایەکانی بوون لەگەر چەند کەسانشی دەوروبەری عومەری بڵێم هونەری ئەوان بوون حتى دوو شەقی باشی لە محمودیشیدا محمود گوتی دا ناکەوم گوتی کاکە بە ئیتفاق لەمە نەکردەوە نەمانگۆ خیم بکەوتە گۆڕێ بەس ئەو کابرای پرۆژەکەی لێوە دەگوێت سەدەرێ نەهێش محمود المهم باش بوو لە بەوەی بوو یان لە بەوەیمون ئەمن شخصەشکەشم لەگەر بوو ناوی هاشم بوو ئەویش لەوێ بوو و برای وەستا جاسمی بوو ئەویش کەسێکی ناوێکێتی بوو نازانم بەرپرسیەکەی چ بوو و لەگەر کوڕە خەجوورەکەم لەگەر بوو ئەو بوو باش بوو لە دەرێ ئەویش هاتە ژۆرێ بە چەکەوە یانی نازم سەبەبەکە و بە سێ بەشە من دەڵێم محمود محامی خۆی کرد ئیتفاقی کرد و چ بۆ زانی خەڵک شەو لێرێ گوتی بکوژرێ احتمالە شتێک گەورەت و ڕوودەدا نازم بەخوای بۆ المهم خوان قسمەتی نەکردووە کاکە پاشی چما کەم بابم گوتم کاکە دیتم مقابلەم کە سەیفەدین دامێنیا گوت لەگەڵ قسەی گوم کاکە تەوقێکە بەخوا دەرەقەتی وانە نایەن چمان پێ ناکرێ گوتی باش توقيعمان کرد و چوم لە هەولێرە و هاتم 200 دەفتەری ڕێکم هینا و لەسەر مێزیل و ئاسای ئێستاژە بیرمە سەیفەدین گوتی بەس بم بڵێ ئەو سەگ بابەی بابەت ئەوەندە پارەی لەکێ و دەرێ خۆڵەوە پارە لەچێ دەینی وەڵای گوتم مامۆستا چەند ساڵە هیچ دەکەن ئەو پارەی خۆمانە نخاوەی کەسە و ئەوەی کەسمان باش مابوو یەک لە عەقدەکەی یەک شتمان نووسی دەبێ عەقدەکە لە کاتب عەدلی تەصدیق بکرێ باش هاتە دەرێ بام لە بۆ هێوارە ڕەسەن دەریم هینە لە سلێمانی ئاتینەوە هەولێر بەڕێ چەند جار ڕۆژی پاشەوە سەیفەدین تەلەفۆن لە بام کە کاکە دەوەرە ئاخر عەقدەکە لەسەر دەستی منەوان گوتیان بەری مەدە دەبی کاتب عەدلیش بێتە لای من تەصدیق بکە بەس ئەم بە خۆتون بەردا لە بۆ مەدام سەلوم زۆر سەختی لە من کرد حکوومەتی سویدی یعنی بەڕاستی حکوومەتی سویدی دەورێکی باشیە بوو هەموو 2 سەعات جارێک تەلەفۆنیان دەکرد آخر قسەیان گوتیان کاکە ئەو کابرای بدەنە محکەمەی ملفی تهمەکەی بنێرم لۆمە بدەنە محکەمەی محامی خۆمان دەنێرن هەرچی هەیە حکمی کەن بەس حکومەکەشی مؤبد لە 10 ساڵی زیاتر نابی ئیعدامیشی تێدا نیە کە حکومەکەشتان کرد مواطنی خۆمانە و هاوڵاتی خۆمانم دەیبینەوە کە خۆمان پاشان بام دەرچوو سەیفەدین ڕۆژەشی لەگە بام قسەی دەکرد بە تەلەفۆنی لێم وەرگرت گوتی نەوزادە تۆ پیاوەی نایە گوتم مامۆستا من تابلۆمە لۆ ناگوت ناهێنم بێ بام لۆ گوتم حتا بێن دیسان بیگرن گوتم ناهێن گوتی لە هەولێرە گوتم ناتم گوتی لە هەولێرش بی وهای لێ دەکەم گوتم ناتانی مامۆستا ئەنگۆ ئەتۆ ناتانی وای بکەی حتى جوونەکی زۆر پیسیدا بەس نامەوێ قسە بکەم چکە زۆر کە جۆ دەدەی یعنی جوونەشیدا ئەو جوونە لەو شخصی ناوەشێتەوە کەوا ئەندامی مەکتەب سەرکردایەتی یەکێتی بیان ئەندامەک بی یەکێتی نیشتمانی کوردستانی یان و کابرای وەکو شخصەکی وەشیوەی کە بەرپرسی ئاسایشی گشتی بی یعنی شخصەکی ئەلفاظەکی لەفزەکی سوقی بوو گوتم ئەتۆ ناتانی وەلەم بکێت تۆ پیاوەنی گوتی تو بزانە تۆ بەچێ لێ دەخوڕی گوتم منە وەختی ئەمن وەختی کادری بوو لە ناوچەی ئازادی گوتم پارتیمە پارتیش لەسەر نەفەری خۆی بەجوابە ئاگوتی پارتی چێ لەناو باشی پارتیش بی دەدبەم گوتم مامۆستا دێنەوە تو 6 پارتی ڕاوتینەنە ئەوە بوو تەلەفۆنەکەمان سەرێ قەپات کرد پاشان بام شکایەتی کرد بەڕێگایەکی گەیشت بەڕێگای 2 کەسە ناو نالێم چونکە حەز ناکەم گەیشتە لای مام جەلالی شکایەتی لێکردن والله مام جەلال هاواری دەکرد لە سەر مامۆ سەیفەدین دەگوت ئەتوو ست هەیە لە کۆمپانیای نەوزاد ئەتوو لۆ هەموو ڕۆژە لەسەر مەشروعی وانی دە ئیستقالەی بدە بڕۆ بە سکرتێری نەوزادی ئەتووس دەکەی لە کنەوی کاکە ئەوجە پاشی پێشەوە مۆزوعانەش براین مام سەیفەدینی دەهات 2 سیارەی مۆنیکای وەنەشەی دەهینە دەگوت ئەو سیارەمان لێ بەکرێ بگرم مانجە بە 15 وەرەقەی باشە وەڵا دەهینە سلفان لە سیارەی دەدا مەچینەی سوتا بوو درۆ بوو بەوە چینەکەتان سوتان کاکە یان بکردنەوە یان مەچینێکی نوێ دەمان کڕێەوە دوادەها کە کاتی بابم گیرە سێ سیارەی وابم لەمەوە کرد کە کاتی بابم گیرە تاڵانی بوو سارەکانیان برد و نازام تەماچێ پشتیان برد و هەموو شتەکیان برد و بە ڕێگای دەلاڵەکەشیان قاسم ڕەشید هەمووی قاسم ڕەشید زۆری لە سەما کرابوو لەسەرمان زۆر کرابوو دەبێ قاسم ڕەشید لەگەرتان بی بە ڕێگای
ئەوەی دەچینەکن کە عومەر فەتاحی کە عومەر فەتاح دەیگوت کاکە 5 دەستی بلند دەکرد دەگوت و ئەو 2 بالەگەری نەبی ئەو 3 لەگەی بی ئەگۆ 5 ملیۆنی قازانج دەکەم با 2 ملیۆن لۆنگۆ نەبی با 3 ملیۆن لۆنگۆ بی ئەمە چی تێدا زۆر برادرانە کۆمپانیان هەیە ڕاتبی مۆزەفەکانیان نییە دەچونە جێیان دەنگۆ کاکە خلاص ئەنگۆ چ دەکەن لێرە ئەوە ڕەفیقەکەتان چۆ برادرەکەتان کاکە چێ برادرەکەمان ئێوە کاکۆسرەت چۆ بۆ جێگری سەرۆکی هەرێم خلاص ئەنگۆس دەکەن ئێ بەم شیوە بە کاکۆسرەتی ئێمە ناکاکە هەولێری ئەنگۆ شەولێری بڕۆنەوە لەوێ تەمان بەمە دەکردیان گۆ پارەنگۆ ئاخێکی گوتیان پارەنگۆ هەموو پارەی ئینگۆ نییە ئەوە پارەی نێچیروان بارزانانی هاتنە لێرە سلێمانی ئیش دەکەن خەرچی لەو پارتی ڕاچی کورە بابە وەڵام من پارتی نییە کاکە عەلیلۆ تو بێ پارتی کورە بابە وەڵام ئەمن کوبیمە پارتی ئەمە ڕۆژەشی سەردانی بەڕێز کاک فازڵ میرانیمان کرد پرسی گوتی کاک لە بابمی پرسی گوتی ئەو برادەرە ئەو کوڕە جوانە و گەنجە جوانە چ لایەنەکە بابشم هەر وەکو خۆمە چەند ساڵ لە کوردستان دوور بووی گوتی وەڵا ئەو کوڕم حەز دەکا پەیوەندی بە برادرانی یەکێتی بکە گوتی نەخێر ئەو گەنجی خۆمانە کتابە وەرەقەچی لۆ من نووسی چوومە لای کاک مەسعود ساڵەی وەڵا پاش 15 ڕۆژی کتابەشیان کرد لە ناوچەی هەولێرە ئەوە لە بەشی هەولێرە باسی دەکەن کاکە یانی بەڕاستی هیچیان نەهێشتی ئێستاش ئەوجە باشی بە ئەو پێی گەیشتەمە هەیە دەریان کردی مەشروع نەما هیچ نەما هەموو ڕۆیش هەستان بە ڕێگای محمود محامی ئەو محمود محامیە ئەو موسیبەتەکە هەمی هەولێرە ماڵی کاول کردین هەمی سلێمانیش بابیشم گەیشتە حەدەکی زۆنەوە بمری چاوی لەو پرۆژەی بوو یەکەم کەس بوو بابم ئەمە لەگەر 2 برادرانی ناویشان دەنە مێسەچکەوە بۆ مێژوو لەگەر حاجی سەلیم نەزمەدین لەگەر بەڕێز محەممەد تۆفیق ئەو 3 برادرە هاتن یەکەم کەس بوون ئەو 3 کەسە کە بڕۆژەی وەبەرهێنانیان هینا کوردستان کە نەیان دەزانی وەبەرهێنان چیە هیچ قانونێک نەبوو هیچ یاسایەک نەبوو بە ئیجتیهادی تی خۆیان و لەگەر ئێمەدان نیشت دەمانگو ئەو قانون یاسا لەبوو ئەوەوە هاتەبی نە سلێمانی نە هەولێر کەس نەیبوو کەس نەیزانی مەشروعی پرۆژەی ئیستثماری چیە باش بامم زۆری حەز لێ بوو کاکە ڕۆژێک چوو ڕۆژینان ڕۆژێکی بردیانە سلێمانی وتیا وەرە ئەمنیش چوم لەگەری وتیا وەرە کاکە مەشروعەکە لۆ دەگەڕێنەوە ئەوها دەکەن کاکە مەشروعەکە ڕۆی چوو بەناوی سامی تۆپچی کرا و هونەر سەیتەرە لەسەر کرد و مەشروعەکە ئێستاش بەداخەوە هونەر مەشروعەکەی هەموو برد ئەگەر بمە پرسیارە بکەم ئەو سامی تۆپچیە طبعا لە پشتەوی خەڵکی دیکە هەبووە لە پشت سامی تۆپچی کێ هەبوو کاکە لە پشت سامی کە بە مباشر کە دەماندید محەمی مەحموود بوو و هونەر عومەر ئاغای سوورچی بوو لە پشت هونەریش پۆڵۆی کوڕی شاڵاوی عەلی عەسکەری بوو ئەدی ئەوان هیچ پەیوەندیان هادی وە نەبوو نە ئەوان پەیوەندیانەوە سلێمانی پەیوەندیان بە نەوزاد هادی نییە نەوزاد هادی ئی سلێمان ئەی هەولێرێ بوو نەوزاد یعنی ئەوەی ئەوان لە سلێمانی ئەو چەند کەسامیان ئەزەدا بۆ نەوزاد هادی نەیکرد نەوزاد هادی زۆر کەمی کرد مەبەستەکەی من ئەوەیە ئەو سامی تۆپچیە لە بەشی سلێمانی پەیوەندی لەگەر پۆڵۆ و ئەوانە هەبوو بەڵام لە بەشی هەولێرە پەیوەندی لەگە نەوزاد هادی هەبووە ئەویش نەوزاد هادی و براشی دەڵێن براشی چی لەمە کرد سامی چیلۆ من نووسی سامی تۆپچی چیلۆ من نووسی هەتا ئەوڕۆ نازەمە عەقدە چی لێ هات و تەوقیعی کرد و دا برایەک محامیەکەی نەوزاد هادی ئێستاش نازانم چی لێ هادا وەرە کە دێنە سەبەکی هەولێرە لۆت باز دەکەم زۆر باشە کەواتەمە ئەو لێرە ڕادەوەستین ئەو بەشی بەشی یەکەمی سلێمانی و بەشی دۆمی مایە زۆری مایە کاکەشتا زۆر باشە ئەگەر شتێکی باشە هەیە لەو بەشەی کە لە بە 2 دقەی لۆت کورد دەکەمەوە بە تەفاسیل بەشی دۆمی سلێمانی لۆت باز دەکەم کاکەوە سەر نێژێنم بە 800,000 دۆلاری مەشروعەکەی دیسان فرۆشتەوە بابم جارشکە کڕیەوە یعنی مەشروع ئینگۆ بوو لێیان ستان دووبارە فرۆشتیانەوە گۆ بە 800,000 دۆلاری بێ لەوەی 200 دەفتەریشمان لەسەر مێزی کە چەندیشمان لێ سەرف کرد بوو بەس مەوادی شەریکەی کۆمپانیە ناو شەریکەی بای 57,000 دۆلار کۆمپیوتەر و مێز و ئەشیا بوو هەر هەمیان دەرینەی مام تابلۆت خۆلەوەی بڕەک دقیق بین بینەر و بیسەر
بە جوانی تێبگەن مەشروع بەڵێ. چێ لەنگۆستان لە چێتان کڕیەوە کاکە مەشروع توقيع عقدمان کرد لە بۆ سامی تۆپچی ڕۆیشت بە قووەتی و بە زۆری لە ئاسایشی گشتی لە سلێمانی عقدەکەمان توقيع کرد 200 دەفتەرماندان لە ناو بینایە ئاسایشی گشتی محمود محامی عقدەکەی نووسی بوو هونەر ڕۆژێک پێشی زۆی نەماوە بم کوژی لەبەری دەم گوتم عقدەکەی نایەنم بام توقيعکە محمود نێژ بم کوژی هونەریش چەند جارێک پۆلۆی کوڕی شاڵاوی عسکەری لەگەری بگوتی ئەوە واستەی مێ ئەو قووەتی منە پاشەوانیش هەڵۆی برایم ئەحمەدیش کە هەڵۆی برایم ئەحمەدی بوو بامی حجز کرد لە سلێمانی و لە بۆ مێژووش سێ کەس لەو سلێمانی لە بۆ پرۆژەی لە بۆ مێژووی حەزیان دەکرد پرۆژەکە سەر بکەوی کاک کۆسرەت بوو ئاسۆ ئیسماعیل بوو ڕەحمەت بینەوشیرا مستەفا بوو بەڵێ ئەو باش ئەوەیان لێستاندن ئەنگۆ پرۆژەکەتان بە 800,000 ئەو جاری دووەم لە چێ کڕیەوە لە سامی تۆپچی کڕیەوە دیسان پارەکەش 400,000 دلار ئەمن هاویست بە بانقە جێولێرێ کە بابم بەرەحمەت چەکی دابێ سامی تۆپچی ئەم بەقەستی نەمهاویشتە بانقی سەرکەی لەسەر باب دێنمە خوارەوە و مەجبور بووم بام وەچ بڵێ عشقی مەشروعەکە سلێمانی بوو دەگۆ دەکەم مەشروعی خۆمە ئەوەی خۆمە پێوەمادی ومە پش کوژرم لەسەری ناکەم بەس کاکە دەرەقەتیان ناهاتی ئەوەیە باش شێزە پێت دەلەم دیسان لە بەشی دوم پێت دەلەم شەریکیت کە هاتە ناوێ کە سامی تۆپچی لێمان کڕیەوە چوە دەرێ لە ناو مەشروع چیت کە هاتە ناو مۆزوع چیت کە پوچەری پێهینان مامۆستای فەدەن هەوازی لە نەینان حتى پشتی لە عاریدەن مالی کاوەل کردین وازی لە نەینان دارە والله ئێستاش هیوادارم یعنی بەڕاستی نانێش بۆ ئاخری ناژگەنە مام جەلالی نان هێشت مام جەلالیش مەشغول بوو کە بۆ سەرۆکی عێراق نەیدەگەیشتنێ ئێستاش هیوادارم یعنی کاک پاڤێل کوڕی کە مام جەلالیە یعنی ئەو حەقا وەسیەتی بامە پێشی بمری بە مانگە چی پێشی بمری بە 2 هەفتەی وتی وەسیەتی من بیلۆ تۆ کوڕم حەقم نەڕوە ئارە والله هەزە زۆری شە بەشی دووەمیش زۆرە و بەشی سێمیش تێ دەکەوێت بە سلێمانی کاکە ئەوجە لە هەولێرش وەچی چینە هەولگەڕین و هەولێرە لە هەولێرش بەزمیان پێکردی زۆر باشە کەواتەمە ئەوڕۆ لێرە دەوەستین لە بەش دووەم تەکمیلەی سلێمانی دەکەین دواتر دەچینەوە هەولێر باشە کاکە گیان مەمنونتم زۆر پێخۆشحاڵم بە قسەکردن لەگەڵ جەنابەت هیوادارم دەزانم پەیجەشی زۆر ڕاستگۆیە بیشتان کردێ بۆ خەڵکیش شتی خۆی بڵاو کردەوە گەیشتەنە حەق خۆی و حەق خۆشی وەرگرتەوە هیواداریشم کۆتایی بەو گەندەلیە لە کوردستان بێ لە ڕێگای چەند کەسانێک وەکو جەنابتان ئینشاڵڵا ئەوەی لێدەسەمە بیتن ئەمە بە ئەمانەتەوە قسەکانت دەگەێنین و بڵاوی دەکەینەوە مەمنون ئەو قسانەش دەکەم هەمی بە بەڵگە هەمی شایە دەمەوێت بە بەڵگەشکە ڕاست زۆر باشە کەواتە ئەمە لێرە و بەشێک کۆتایی پێدەینین لەوەی دوورێژ نەبێت